دوای 180 ڕۆژ مانەوەیان لە وڵاتی لیبیا 15 کۆچبەری کورد گەیشتنەوە هەرێمی کوردستان. بەراورد بە ساڵی پار پێشێلکاری بەرامبەر ڕۆژنامەنووسان لە هەرێمی کوردستان لە زیادبووندایە. سڵاوتان لێبێت. 15 کۆچبەری هەرێمی کوردستان کە خەڵکی پشدەرن بە باوەشی کەسوکاریان شاد بوونەوە و 50 دیکەش بەڕێوەن. زیاتر لە 180 ڕۆژ بووە و کۆچبەرانە لە وڵاتی لیبیا گیریان خواردبوو، هەر یەکێکیان بە 3500 دلار ئازاد کراون. بڕیار ژاراوەی کەسوکاری یەکێ لەو کۆچبەرانە بە 964 وێت ئەمڕۆ دوای ماوەیەکی زۆر لە چاوەڕوانی و دڵڕاوچێ پێشوازیان کردووە لە ڕۆڵەکانیان کە لە ڕێگەی فڕۆکەخانی نێودەوڵەتی هەولێر گەیشتنەوە هەرێمی کوردستان. وتیشی ئەو کۆچبەرانە 15 کەس بوون، سەرجەمیان گەنجانی سنووری قەزای پشدەر بوون. بەرەبەیانی سبەی نێژ 50 کۆچبەری دیکە کە ئەوانیش بە هەمان شێوە دانیشتووی ئیدارەی ڕاپەڕینن دەگەنەوە هەرێمی کوردستان. کورد دەڵێت ساڵ بە ساڵ خۆزگەم بەپار، ئەمە بۆ دۆخی ئازادی ڕادەربڕین و ڕۆژنامەوانی لە هەرێمی کوردستان ڕاستە، چونکە لە ساڵی 2025 واتە پارساڵ لە زیاتی کەمبوونەوەی پێشێلکاریەکان بەرامبەر ڕۆژنامەنووس و میدیاکاران ڕێژەکە زیادی کردووە و 315 پێشێلکاری تۆمار کراوە. ڕەحمان غەریب ڕێخەری سنتەری میترۆ بۆ داکۆچی لە مافی ڕۆژنامەنووسان بە 964 وێت لە پشتی هەر 315 پێشێلکاریەکە چیرۆکێک هەیە کە ڕۆژانە ڕوبەڕووی ڕۆژنامەنووسان دەبێتەوە. چیرۆکی ئازاردان و لێدان و زیندانی و ڕێگریکردن یاساکان جێبەجێ ناکرێن، وەک بڵێ بەس بۆ دیکۆردانراون و هیچی تر. ڕەحمان غەریب پێی وایە جێبەجێ نەکردنی یاسا و تێنەگەیشتن لە مافی ڕۆژنامەنووسان و ئازادی ڕادەربڕین هۆکاری زیادبوونی پێشێلکاریەکانن لە هەرێمی کوردستان. دوای لافاوەکەی چەمچەماڵ 7400 تۆن قوڕ و لیتە کۆکراوەتەوە و فڕێدراوە. نزیکەی 2 ملیار و 720 میلیۆن دیناریش بەسەر زیان لێکەوتوان دابەش کراوە. ڕۆژانی دووشەمە و سێشەمە ئەم هەفتەیە قۆناغێکی دیکەی هاوکاری بەسەر دوکاندار و شوێنە بازرگانیەکانی قەزای چەمچەماڵ ئەوانەی بە لافاوەکە زیانیان بەرکەوت بوو دابەش ئەکرێت. بە قسەی سەرۆکی لیژنەی کۆمسیۆنی فریاگوزاری و بوژاندنەوەی مرۆیی چەمچەماڵ بەشێکی بۆ ئەوانەیە کە سکاڵایان تۆمار کردووە و زاندراوە کە دەبێت هاوکاری زیاتر وەربگرن. ئەتا محەممەد بە 964 وێت لە ئێستادا لە ئەکاونتی هاوکاریەکە بڕی 10 ملیار و 110 میلیۆن دینار لەگەڵ 3 میلیۆن و 220 هزار دلار هەیە. بڕی 2 ملیار و 719 میلیۆن و 77 هزار دیناریش بەسەر زیان لێکەوتواندا دابەش کراوە. دوای راپۆرتێکی 964 شارەوانی سلێمانی 4 گۆڕی لە گۆڕستانی ئابلاغ گواستەوە کە بەهۆی بەفروبارانەوە زیانیان بەرکەوت بوو. ڕۆژی پێنجشەممەی ڕابردوو 964 راپۆرتێکی لەسەر داڕمانی بەشێک لە گۆڕستانی ئابلاغ لە سلێمانی ئەنجامدا بوو کە بەهۆی بەفروبارانەوە داڕ و خابوو چەند گۆڕێک زیانیان بەرکەوت بوو. ئەمڕۆ سەرۆکایەتی شارەوانی سلەیمانی ڕاگەیان تیمەکانیان لە لیژنەی سەرقەبران کە تایبەتە بە سەرۆکایەتی شارەوانی بە ئامادەبوونی نوێنەری ئاسایش و پۆلیسی چوارچرا پاڵپشت بە جێبەجێکردنی ڕێ و ڕسمە ئاینیەکان بە مەبەستی ڕێگریکردن لە ڕۆچوونی ئەو قەبرانە لە داهاتوودا هەستان بە گواستنەوەی 4 قەبر لە گۆڕستانەکە پاشان ڕادەستکردنەوەیان بە خاک لە جێگەیەکی دیکەی پارێزرا و بەڵام لە هەمان گۆڕستاندا. بەڕێزان حەزەکەم سەرنجتان بۆ هەواڵێک لە ڕۆژئاوای کوردستان ڕابکێشم، ئەویش تایبەتە بە مافەکانی کورد لەو پارچەی کوردستان. دیارە دوای ئەو ڕووداوانەی کە لە چەند ڕۆژی ڕابردوو ڕوویان داوە، شەوی ڕابردوو ئەحمەد شەرع سەرۆکی سەرۆک کۆماری ڕاگوزەری ئەو وڵاتە مەرسومی دەرکرد سەبارەت بە مافەکانی کورد لەو پارچەی یەکێک لەوانە کە بە فەرمیناساندنی بۆنەی نەورۆز بوو وەکو بۆنەیەکی نەتەوەی هەروەها بە فەرمیناساندنی زمانی کوردی لەو وڵاتە. بەڵام بەڕێوەبەرایەتی خۆسەر لە ڕۆژئاوای کوردستان مقنع نییە بەو مەرسومە، ینی بۆ ئەوەی ئەو مافانەی کورد بچەسپێندرێن. ئەو باسی لەوە کردووە کە پێویستە چەسپاندنی مافەکانی کورد
لە ڕێگەی دەستورەوە بێت نەک لە ڕێگەی مەرسومی کۆماریەوە بێت ئەوان پێیان وایە کە ئەگەر لە ڕێگەی دەستورەوە بچەسپێنرێت دڵنیاییەک ئەدا تا گەلی کورد لەو پارچەیە کە ئەو مافانەی بۆ دەستەبەر کراون. بۆ ئەم مەبەستە بەیاننامەیەکیان دەرکردووە لەو بەیاننامەیە ئەڵێ ئیدارەی خۆسەرپێی وایە کە مەرسومە کاتیەکان جێگەی دەستور ناگرنەوە و دەبێت مافەکان لە دەستورێکی دیموکراتیدا جێگیر بکرێن کە ڕنگدانەوەی ویستی هەموو گەلان بێت. پێم خۆشە ئەوە دووبارە بکەمەوە کە دەرکردنی ئەو مەرسوبە و وەڵامدانەوەی بەڕێوەبەراتی خۆسەری دوای ئەوە دێت کە چەند ڕۆژێک بوو شەڕ و پێکادان لە شاری حەلەب بە تایبەتیش لە گەڕەکە کوردیەکان بەردەوام بوو. ئەم گۆڕانکاریانە وای کرد کە ئەم مەرسومە بۆ گەلی کورد لە ڕۆژئاوای کوردستان دەربکرێت. بەڕێزان هەواڵەکانم پێشکەشکردن کاتێکی خۆش بۆ هەمولایە.